گەرم و گەشتین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی ئێمە و بینەران جارێکی تر وەکو هەموو هەفتان و هەموو ڕۆژانی جومعە دەبینە میوانی ماڵەکانتان لەگەڵ هاوکارم ئەمیر بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئێمە و بینەران بەرنامەکەی خۆتە. بەڵێ عزیزان لەلای منی شەوە سڵاوتان لەبێت هیوادارم کە لە هەر شوێیەکان ساغ و سڵامەت بن. هەروەک ڕەواڵی هەموو هەفتەیەک ئەم بەرنامەیەش چەند بابەتێک لە خۆ دەگرێت و تاو جێگەی کە مەجال هەبێت وڵام بە پرسیارەکانی ئێوەی ئازیزیش دێنینەوە. ناوبڕێکی کورد ببینن لەگەڵ گوڵناز دێینەوە خزمەتان بابەتەکان دەست پێ دەکەین. فەرموو. ڕەنگی یارد و چاوانێ پۆپولەی پاییزە ڕەنگی یارد و چاوانێ پۆپولەی پاییزە بەدەم بای هەناسەمەوە بەرەو چاوە ماڵە فڕی بەدەم بای هەناسەمەوە بەرەو چاوە ماڵە فڕی بێدەنگویت و منیش بێدەنگ نیگای چاوم لەسەر ڕەنجی کاوی نێوێت نما دەنجی ئاوازی بارانی سەرچەتی ڕاش خستێنە ناو ماچێکی گەشت نما دەنجی ئاوازی بارانی سەرچەتی ڕاش خستێنە ناو ماچێکی گەشت زەمان وەستا بوویا دەڕۆی کاتێکە سەرمانە بڕی باران سەوز بوو گەڵا سەوز بوو تەمشەماڵ بوو چەتری سەروان سێبەری ئەوری بەهار من پێم وتی ئەم باخچەیە سەوزە وەک چاوەکانی تۆ پێت وتم ئەم باخچەیە تەڕا وەک چاوەکانی تۆ من پێم وتی ئەم باخچەیە سەوزە وەک چاوەکانی تۆ پێت وتم ئەم باخچەیە تەڕا وەک چاوەکانی تۆ ڕەنگی یارد و چاوانێت وەک پەپولەی پاییزە ڕەنگی یارد و چاوانێت وەک پەپولەی پاییزە بەدەم بای هەناسەمەوە بەرەو چاوە ماڵە فڕی بەدەم بای هەناسەمەوە بەرەو چاوە ماڵە فڕی. ئەمیر لەم ڕۆژانەی دوایدا لەسەر راپۆرتێکی ماڵپەری شارپرێز کە لە وتوێژێکدا لەگەڵ یەکێک لە بەرپرسانی کۆمەڵە کردبووی و تەلوێحان باسی لە دوورخستنەوەی چەک و ئامادەیی بۆ چوونەژێر کۆنتترۆڵی ڕێکخراوی نەتەوەی گرۆکان کردبوو هەندێ پەیام و نامەمان بەدەست گەیشتووە کە تێدا هەر کامیان نیگەرانی خۆیان لەم بارەوە و لەم راپۆرتە ڕاگەیاند و داوای ڕوونکردنەوەی زۆرتریان لە ئێمە کردووە. گوڵناس ئەمە ڕاستە لەم چاوپێکەوتنەدا مەبەستەکان بە باشی ڕوون نەکرابوون بۆیە راپۆرتەکە گومانی لای خوێنەر دروستە کرد. بە دوای ئەودا دەستبەجێ دەبیرخانی ناوەندی کۆمەڵا لە ڕاگەاندنێکدا جارێکی تر بۆ ڕوانەوەی هەر چەشنە نیگەرانی و گومانێک سیاسەتە گشتیەکانی کۆمەڵی لەمەڕ ئەو گوشارانی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان خسەڕوو. سیاسەتە گشتیەکانمان لە چەند خاڵدا بەم جۆرە لەم ڕاگەاندنەدا باسکراوە. یەک هەروەکو لە ماوەی مانگەکانی ڕابردوودا ڕامان گەیاندووە چەکدا ماڵین لە پێشمەرگەی کۆمەڵا بۆ ئێمە هێڵی سوورە جیا لەوەی کە ئەم چەکە بەکاربێنین یان بەکاری نەهێنین. دوو ئێمە نەمانویستووە و نەمان هەوێ ئەو سیاسەتەی ئێمە ببێ بە بیانوێک بۆ کۆماری ئیسلامی بۆ خوڵقاندنی کێشە بۆ جەماوەری خەڵکی باشووری کوردستان بۆ مەبەستە ڕێوشوێنی دیاریکراوی خۆمان ئەگرینە بەر و ژانە سەری نەخوازرا و بۆ هەرێمی کوردستانیش دروست ناکەین. سێ ئێمە هەروەکو لە ماوەی سێدەهەی ڕابردوودا ببورن نیشانمان داوە بەپێی سیاسەتێکی دیاریکرا و هەرێمی کوردستان وەکو پشتی جەبهەی خەباتی چەکداری خۆمان بەکار ناهێنین و دەستنورەکان بۆ ئەم مەبەستە کەڵگووە ناگرین. چوار کەمپی زەرگوێزی گەورە لە هەرێمی کوردستان
دامەزراوەیەکی غیرە نظامیە و شوێنی حەوانەوەی بنەماڵەکان و چالاکی کولتوری و مەتەنیە. ئەگەر کەسانێک لەو کەمبەدا چەکیان پێەیە ئەوە تەنیا بۆ خۆپاراستنە، هەروەکو هەموو دانیشتوانی ئەم ناوچەیە کە بەهۆی بارودۆخی تایبەت چەکیان هەیە و ئەوە دیاردەیەکی ڕێگە پێدراوە و جێکەوتووە و زیانیشی بە ئاسایشی ناوچەکە نەگەیاندووە. 5. ئێمە هەوڵ دەدەین ئەو سیاسەتە بە لە یەک تێگەیشتن و ڕەچاوکردنی بەرژەوەندیەکانی هەردوولا لەگەڵ بەرپرسانی حکوومەتی هەرێم بەرینە پێش و ڕێگە بە پیلانگەری نەیانانی خەباتی ڕەوای خەڵکی کوردستان نەدەین کە لە ئاوی لێڵ ماسی بگرێت. بەڵێ گوڵناس وا بزانم ئەم سیاسەتە ڕوونە، بەڵام بۆچی کۆماری ئیسلامی لە هەڕەشەکردن و زەختستنە سەر هەرێمی کوردستان واز ناهێنێن؟ زۆر ئاشکرایە کۆماری ئیسلامی لەم سیاسەتەدا چەند مەبەستی سەرەکی ڕەچاو دەکات. یەکەم دژایەتی ئاشکرا لەگەڵ بزوتنەوەی شۆڕشگەرانەی کوردستان و بەم سیاسەتە بەنیازە ئەم پەیامە بە خەڵکی کوردستان بگەینەکە بزوتنەوەکەیان و حیزبەکانیان کە هەڵقڵاوی ئەم بزوتنەوەن لە چەکدا ماڵدراون و دوور خراونەتەوە تا ناومێدی و دڵساردی پەرە پێ بدات و خەیاڵی خۆی لەسەر هەڵدانەوەی شۆڕشی ژینا و ڕۆڵی کاریگەری بزوتنەوەی کوردستان لەم شۆڕشە ڕاحەت بکات. دووهەم بەم سیاسەتە بەنیازە کەلێم خاتە ناو خەڵکی کوردستان و بزوتنەوەی سەراسەری لەوە ئەولاتر کەلێم خاتە ناو هاوچارە نووسی خەڵکی کوردستان لە هەردوو دیوی سنوور. سێهەم بەهێز کۆکردنەوە و هەڕەشەی پەیتاکردن و ناردنی تیمی تەرۆریستەکانی بۆ ناو هەرێمی کوردستان بەنیازە قەوارەی هەرێم لە پێش چاوی خەڵک سووک و چکولە بکاتەوە کەوابوو ئەم سیاسەتە تەنیا حیزبەکانی ئۆپۆزیسیۆنی نیشتەجێ لە هەرێمی کوردستان ناگرێتەوە. دەبێت ئەوە بزانین کە کۆماری ئیسلامی مەبەستی بەرفراوانتری هەیە کە بە بیانووی حیزبەکان دەیباتە پێش. ناوبڕێک ببینن زوو دەینەوە خزمەتە. گوڵناس هاوڕێکی بەرنمەکەمان کە خۆی بە خاڵە ڕێبوار ناساندووە لە بۆکانەوە نامەیەکی بۆ نردوونی و وێڕای دەربڕینی نیگەرانی خۆی سەبارەت بە ڕووداوی دڵتەزێنی گیان لە دەستانی دوو پێشمەرگە کە لە ناکۆکی ناو دوو باڵی ڕوتی سیاسی کە بە ناوی کۆمەڵەوە چالاکی سیاسی دەکەن باسلەوە دەکات. من نام هەوێ بچمە ناو وردەکاری ئەم ڕووداوە، بەڵام دەم هەوێ باسلەوە بکەم کە ئەم ڕووداوە لە هەمان کاتدا شادی و دڵخۆشی لایەنگرانی سەڵتەنەت و ڕەزا پەهلەوی لێکەوتەوە کە دەست لە نێو دەستی سوپای سایبری کۆماری ئیسلامی و ئۆرگانە ئەمنیەتیەکانی حکوومەت دژ بە بزوتنەوەی ڕەوای خەڵکی کوردستان دەست بەکار بوون. ئەم پرۆپاگەندە ژاراویە نیشانیدا کە تەنانەت چەندین پایبەندن بە دروشمە بێناوەڕۆکەکانی ئەمڕۆیان. ئەم هێزانە ئاشکرایان کرد ئەوانیش وەک برا حیزبوڵڵاکانیان دڵخۆشن بەوەی کە نایارەکانیان بە شێوەیەکی فیزیکی لەناو بن و ئەگەر ئەمڕۆژ لە ناویان نەبەن لەبەر ئەوەیە دەسەڵاتیان نییە. کردەوەی ئەمڕۆیان ئەوە دەردەخات ئەم هێزانە ئەگەر ڕۆژێک لە بەرامبەر مەسلەی نەتەوەی و بە تایبەت پرسی کوردستاندا دەسەڵات بەدەست بێنن بێ ئەملاو ئەولا دەست بە سەرکوتکردن و کوشتن دەکەن کە ئەڵبەتە ئەنجامێکی باشتر لە کۆماری ئیسلامی بەدەست نایەن. شتێکی زۆر ڕوون و ئاشکرا بوو کە ڕەزا پەهلەوی بەگشتی بەرەی ڕاست ئیستفادە لە شۆڕشی دژینا دەکەن کە بەدەسەڵات بگەن. هەر بۆیە مەجای ئەوە نادەن ئەم بزوتنەوە ئەوەندە ڕادیکاڵ بێتەوە لە کۆنتترۆڵیان دەرچێ. ڕێکەوتنی جۆرجتاون لە ڕاستیدا بۆ ئەم مەبەستە بوو کە کۆنتترۆڵی بکەن و هەژمۆنی خۆیان بەسەریدا دەستەپێنن. ئەگەریش ئەمە ممکن نەبووە تەفرەقە بننەوە و کە ئەو کارێشیان کرد بەتایبەت لە کوردستان کە دەوری کاریگەری لەم شۆڕشەدا بووە. جۆرجتاون تەفرەقەی خستە نێو لایەنە سیاسیەکان و تەنانەت ئەو لایەنانش کە چوونە ناو ئەو ڕێکەوتنەوە، بەڵام زۆر زوو معلوم بوو بۆ خەڵکی کوردستان ئەوەندە بە ئەزمون هەن کە جوابی نا بە هاوپەیمانی لەگەڵ فاشیسمی ناوەندگەرای ئێرانی بدەنەوە. دوای ناوبڕێک دەگەڕینەوە لاتە. داڵه خوۆشە
نمزا سر بیای موایا ئازیزان لەم بەشدا بینەرێکی بەرنامەکەمان بەناوی زارا لە سەقزەوە پرسیاری کردووە دێنە سەر پرسیارەکەی ئەوتیەتی بۆچی ئیسلامی سیاسی لە وڵاتانی موسڵمان نشین هەرەی سندووە. بەڵێ ئەمی لە وەڵام بە پرسیارەدا گەرەکمە بێژە من زۆر لەگەڵ وشەی پەرەسەندنی ڕوتی ئیسلامی سیاسی نیم ڕاستە هەنوو چالاکی دەنوێن بەڵام ڕوتی ڕووداوەکان ئەوە نیشان نادەن کە لە پەرەسەندندا بن و دە هەر حاڵ با بزانین چۆنە کە سەریان هەڵداوە و ئێستاش بۆچی ماونەتەوە. بێکومان هۆکاری سەرەکی بوونی ئیسلامی سیاسی هەبوونی قەیرانێکی کۆمەڵایەتی لەم وڵاتانەدایە هەژاری و بێکاری و بێخانە و لانەی و بێ ئاسووی لاوان دواکەوتوی ئابووری کۆمەلگا ئەوانە فاکتۆری بەهێزبوون و پەرەسەندنی تۆندڕەوی ئیسلامی بە تایبەت لە وڵاتانی دواکەوتودایە. گوڵناس ئیسلامیەکان تا کاتێکە لە ئۆپۆزیسیۆندان بڵێن ئەوە بە خەڵک دەدەن کە گۆیە لە ژێر دەسەڵاتی ئەواندا ژیان ئاسوودەتر دەبێت و خەڵک هەم ئەم دنیا و هەم ئەم دنیای دیکەشیان دەبێت. هەڵبەت کاتێک بە دەسەڵات دەگەن بەڵێنی دنیای ڕوون فەرامۆش دەکەن و تەنیا بەڵێنی دنیای تاریک بە خەڵک دەدەن. بەرحاڵ ساڵها دەسەڵاتی دیکتاتۆری لە وڵاتانە مەجالێکی بۆ هەڵسوڕاوانی ڕێکخراوە مەدەنیە پێشڕەوەکان نەهێشتۆتەوە نەبوونی یەکێتی و سندیکا کرێکاریە ڕادیکاڵەکان بۆتە هۆی ئەوە کە چینی کرێکار سەرڕای حزوری پڕ ئەژماری خۆی لە مەیداندا نەتوانێت مۆری خۆی بەسەر گۆڕانکاریە سیاسیەکانی دواتری وڵاتانەدا دابنێت و بە پێی قورسایی سیاسی خۆی ئامرازەکانی دەسەڵاتی سیاسی بەدەستەوە بگرێت. ناسیۆنالیزمی عەرەب وەکو ڕوتێک کە هەوڵیدا بۆ ئەوەی بەدیلی ئیسلامی سیاسی بێت پاش شەڕی جیهانی دووەم نەیتوانی بۆ ڕێبەری بەسووتنەوەی ئاعترازیەکانی خەڵک بەدەستەوە بگرێت. لە ماوەی ساڵانێکدا کە دەسەڵاتی بەدەستەوە بووە نیشانیدا کە ناتوانێت و نایهەوێت هیچ چەشنە گۆڕانکاریەک بە ئاراستەی باشترکردنی هەلومەرجی ژیانی کرێکاران و خەڵکی زەحمەتکێش بەڕێوە بات و تەنیا بە زەبری سەرکوت و زۆرداری سیاسیە کە توانیوێتی لەسەر کورسی دەسەڵات بمێنێتەوە. فەرموو ئەمیر. بەڵێ ئەو جریانەکە بە پشتبەستن بە هەستی ناسیۆنالیزمی عەرەب لە بەرامبەر ڕۆژاوا و ئەمریکا و سیاسەتی ڕەگەزپەرستانەی دەوڵەتی ئیسرائیل هاتاراوە وردەوردە خۆی لەگەڵ بەرژەوەندی ئابووری و سیاسی ئەمریکا لە ناوچەکە هاو ئاهەنگ کردو بەرامبەر بە خەبات و ئێعترازی جەماوەر ڕاوەستا. ناسیۆنالیزمی ئۆپۆزیسیۆنیش بەهۆی لاوازبوونی پێگەی ئابووری ئەو ڕەوتا یەکێک لە ئاکامەکانی جیهانگیری سەرمایە بوو نەیتوانی دەورێکی کاریگەریش بینێت. کەسانی لیبراڵی غەیرە مەسحەبی کە وەک سیماگەلێکی سیاسی لە پراوێزی دەسەڵاتدا درێژیان بە ژیانی سیاسی خۆیان دەدا هەر بەو هۆیەوە نەیانتوانی متمانی جەماوەر بۆ لای خۆیان ڕابکێشن و ئەوانیش جێگەیان بۆ ئیسلامگەراکان چۆڵ کرد. بەڵام حیزب و گروپە سیاسی ئیسلامیەکانی ئۆپۆزیسیۆن لە بارودۆخێکی لەبارتردا بوون. ئەوان لە ماوەی چەندەهەی ڕابردوودا ئەگەرچی کەم تا زۆر وەکو ئۆپۆزیسیۆن ئەم ڕژیمانە بە ئەژمار دەهاتن بەڵام بەردەوام تا ڕادەیەک لە هەڵسوڕانیان چاوپۆشی دەکران. ئەو حیزبانە لە ڕێگەی تۆڕی مزگەوتەکان و پێشنوێژیەکان لە ڕێگەی پەڕێوەبردنی ڕێوڕسمی ئاینی ڕێکخرا و نفوزی خۆیان پەرەپێدا بوو. ئەوان باوەڕی ئاینی خەڵکیان کردبووە ئامرازێک بۆ پەرەپێدان بە نفوزی سیاسی خۆیان. خاوەنی گوڤار و کتێبی عەلەنی و نیوە عەلەنی خۆیان بوون. لەو دەورەیەدا ئیمکانی ئەویان بۆ ڕەخسا کە خۆیان زیاتر ڕێک بخەنوە لە نیزامی هەڵبژاردننی پارلەمانیدا کە ئۆلگویەکی گونجاوە بۆ بەدەسەڵات گەیشتنی ئەوان توانیان لە چەند وڵاتدا بێنە سەرکار. ئەو لە حاڵێکدا بوو کە لاوانی سێکولار و کرێکارانی پێشڕۆ و هێزی بزوێنەری سەرەکی بزبنەوەی شۆڕشکێرانە لە وڵاتانە بوون. سپاس بۆ زارا لە سەقزەوە بە هیوای پەیوەندی زیاتری لەگەڵ بەرنمەکەی خۆی. ناوبڕێک ببینین گوڵناس دواتر بینەوە بابەتەکەی تر بخێنی. فەرموو.
بەڵێ ئەمی لەم بابەتەدا سەرنجێ دەخینە سەر راپۆرتێک لەسەر سێدارەدان لە کۆماری ئیسلامیدا لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا لانیکەم 354 کەس لە ئێران لە سێدارەدراون 71 هاوڵاتی بەلوچ لە نێو ئەو کەسانەیە کە لە سێدارەدراون باس لەوەش کراوە کە 204 کەس لەو کەسانەی لە سێدارە دراون بە تۆمەتی مادەی هۆشبەر تۆمەتبار کراون ئەم ژمارەیە لە سێدارەدان کە پەیوەندی بە تاوانەکانی مادە هۆشبەرەکانەوەیە بەراورد بە هەمان ماوەی ساڵی ڕابردوو گەشەی 126 لە سەدی نیشان دەدات ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران بە ئاماژە بە خێراکردنی ماشینی ئەدامی کۆماری ئیسلامی ئێران جارێکی دیکە داوا لە کۆمەڵگای نێودەوڵەتی دەکات بێدەنگی خۆی بشکێنێت و کوشتنی هاوڵاتیان لەلایەن حکوومەتەوە شەرمەزار بکات و هەوڵی ڕزگارکردنی گیانی ئەو کەسانە بدات لە ئێران سزای لە سێدارەدانیان بەسەردا سەپێنرا بەڕێوەبەری ئەم ڕێکخراوە وتی ئامانج لە ئێجامەکان ترساندنی کۆمەلگایە بۆ ڕێگریکردن لە ناڕزایەتیەکان زۆربەی ئێجامەکان لەلایەن قوربانیانی کەم تێچووی ئامێری ئێجامەوە ئەنجام دەدرێت واتە ئالوودەبوونی مادە هۆشبەرەکان کە لە چینە لاوازەکانی کۆمەلگادان بۆیە داوات دەکات بێدەنگی ماناداریان سەبارەت بە لە سێدارەدانی زیاتر لە 206 تۆمەتبار بە تاوانی مادە هۆشبەرەکان بشکێن و بەردەوام بن لە وەستاندنی سزای لە سێدارەدان وەکو جنایەتێک دژ بە مرۆڤی لە کۆی گشتی 354 لە سێدارەدان کە لە ئەم ساڵدا تۆمار کراوە تەنیا 43 لە سێدارەدان لا میدیاکانی ناوخۆی ئێران یا لە ڕێگەی سەرچاوە فەرمیەکانەوە ڕاگەندراون و ئەوانەی دیکەش لەلایەن ڕێکخراوی مافی مرۆڤی ئێرانەوە لا ڕێگەی لانیکەم دوو سەرچاوەی سربەخۆ پشڕاستکراوەتەوە. بەڵێ گوڵناس هۆی پەرەسەندنی ژمارەی ئێعدام لە ماگانەی دواییدا ڕوونە کۆماری ئیسلامی با خوڵقاندنی ئەم جنایەتانە بەنیازە ترساندن و تۆخاندن لەنێو خەڵکدا پەرە پێ بدات و بێدەنگی لەمەڕ جنایەتەکانی لە ئێران بێدەنگی لەمەڕ ژێرپێنانی مافە سەرەتایەکان و سەرجەم بێدەنگی لەمەڕ جەهەنەمێک کە خوڵقاندویانە جێبخن بەگرتن و ئەزیەت و ئازاردان و ئەعدامکردن بەنیازە بەر بە سەرهەڵدانەوەی شۆڕشی ژینا بگرێت شۆڕشێک کە خەریکە ڕێدەپەوێت تا خۆی بەهێز بکات دژاتی لەگەڵ ئەم سیاسەتە ئەرکی ئەمڕۆمانە لە هەر کۆڕ و کۆمەڵێک ئەم سیاسەتە دەبێت شەرمەزار بکرێت و دروشمی زیندانی سیاسی دەبێت ئازاد کرێت سزایی لە سێدارەدان دەبێت هەڵوەشێتەوە بەرز بکرێتەوە و هەمووان لە هەر شارێک هاوڕێ بین لەگەڵ بنەماڵەی زیندانیەکان و دەنگمان بخەینە پاڵ دەنگیان بۆ بەرپەرشتانەوەی ئەم سیاسەتە جەنایەتکارانە. شارەکەم سنە چای شیرینە جێگای لە دایکم هەستی ئەوێنێ شارەکەم سنە چای شیرینە جێگای لە دایکم هەستی ئەوێنێ کەی چاوم ڕۆشن بێ بەدیانێ گیان بێ بە خۆربان دیمەنی شارێت هەر سوچێکی کودیانم بۆ من شارێتە زیندووکەراوە یادێت یادگارێتە حەزەکەم بچمە بۆ شاری سنە ئەو شارە پێ بڵێ ئاواتی منە بچم دانیشم لە پایتەختە چاوگەلم پڕکەم لە تەماشای شار چاوگەلم پڕکەم دیانم لە تەماشای شار ئەمی لەم بەشەدا بینەرێکی خۆشەویستمان بە نازناوی عتا لە شاری سەقزەوە نامەیەکی بۆ نردوین و سپاسی کاکاتاکەین بۆ ئەم بابەتە و نووسیوێتی ئەمڕۆکە وەزعوای لێ هاتووە کە هەر دەوڵەتێک و هەر حزبێک کایە بە وشەی دموکراسی دەکات و هەمووان خۆیان پێ دموکرات و دموکرات پەروەرە پرسیار ئەوەیە مانای ڕاستەقینەی وشەی دموکراسی کە ئەم هەموو گەمەیە پێدەکرێت چییە و هەڵوێستی کۆمونیستەکان لەم بارەوە چییە؟ کاکاتای بەڕێز دموکراسی بە مانای سادە و ساکاری
کە زۆر کەس لێ تێدەگەن و واتە ئازادی سیاسیەکان یان لابردنی شێوە حکوومەتی سەرەڕە و استبدادی یان ئازادی ڕادەربڕین یان ئازادی قەڵەم و نووسین، ئازادی کۆبوونەوەی ڕێخستن، ئازادی پێکێنانی حزب و ڕێکخراوە جەماوەری، ئازادی پێکێنانی شۆرا و سندیکا، ئازادی خۆپیشاندان و مانگرتن، کۆتایی هێنان بە حکوومەتی پۆلیسی و زەبرۆزانگ یان مافی هەڵبژاردننی ئازادانەی ڕێگا و شوێنی ژیانی کۆمەڵایەتی بۆ خەڵکو و گەلێک دیاردەی لەم بابەتە. بەڵێ گوڵناس دیارە بەو مانایە دموکراسی و ئازادی سیاسی لە هەموو کەس زیاتر بە قازانجی کرێکاران و زەحمەتکێشان و ڕێگای گەشەکردن و هەڵدانیان خۆش دەکات. هەر بۆیە ئێمە زیاتر لە هەموو لایەنێکی سیاسی دیکە پشگیری لە ئازادی سیاسی و لە مافە دموکراتیکەکان دەکەین. بە پێچەوانە حیزبە بورژواییەکان ببورن، بە پێچەوانە حیزبە بورژوایەکان دەستیان لەگەڵ ئیستبداد تێکەڵاوە ڕاستەوخۆ لە پێشێلکردنی مافە دموکراتیکەکان و ئازادی سیاسیەکاندا تاوانبارن، یان لە باشترین حاڵەتدا زۆر بە ناتەواوی و نیوەچڵیەوە بە هەزار قەید و شەرتەوە پشتیوانی لە ئازادی سیاسی دەکەن، چونکە دەزانن چەسپاندنی ئەو ئازادیانە و بە ڕسمی ناسینی مافە دموکراتیکەکان باشترین زمینەی بۆ وشیاربوونەوە و خۆڕێخستن و خەباتی کرێکاران و جەماوەری تێکۆشەر ساز دەکات. لە بەرامبەردا ئەمڕۆ سەرمایەداری ناوی حکوومەتەکانی خۆی ناوە دموکراسی. ئەو دموکراسیە هەر لە دەورەی شەڕی سەردەوە واتە دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەم چەکی دەستی بورژوازی بووە. ئەم دموکراسیە جریانێکە کە بە درێژایی هەموو ئەم ساڵانە دوای شەڕی دووهەمی جیهانی خراپترین ڕژیمە دیکتاتۆرەکانی پۆلیسی و نظامی بەسەر دنیادا سەپاندووە، یان لانی کەم ئەگەر خۆی نەهات بێتە سەرکەر بێدەنگی لە جینایەتەکانی کردووە. ڕوتێککە گەلێک جار دەنگی هەخوازی و ئازادی خوازی خەڵکی لە گۆشە و کناری دنیا بە پارە و پیلان و لەشکەرکەشی و کودتا شەڵاڵی خوێن کردووە. ئەوانە هەر ئەو دموکراسی خوازانن دوای جەنگی دووهەم بوون کە بەبێ ئەوەی لەباری نظامی پێویست بوو بێت تەنیا بۆ نیشاندانی هێزی خۆیان بە خەڵکی جیهان و بەرامبەر بە ڕەقیبە جیهانیەکانیان یەکەم بۆمبی ئەتۆمی دنیایان بەسەر دانیشتوانی وڵاتی ژاپۆندا هەڵڕشت. ئەمانە ئەمڕۆ بەپێی دەوری زەمانە بوونەتە دموکرات. ئاشکرایە ئەو شتێک کە ئەمانە پێی دەڵێن دموکراسی نەک لە بەرامبەر خەڵکی زۆر لێکرا و بێمافدا بەڵکو لە بەرامبەر وزەی شۆڕشگێڕانی کرێکاراندا و بۆ بەستنەوەی دەست و پێی بزوتنەوەی ئازادی خوازانەی واقعی لە دنیادا بەکاری دێنن. هێزی چەپ لەگەڵ ئەوەشدا کە شێلگیرترین پشتیوانی لە ئازادی سیاسیەکان و مافە دموکراسیەکان دەکەن و بۆ بەڕسمی ناسران و سەقامگیربوونیان چالاکانە هەوڵ دەدەن، ئەوەش دەزانن و بە کرێکاران و جەماوەری خەڵکی ڕادەگەێنن کە تەنیا بە بوونی مافە دموکراتیکەکانەوە نییە کە چینە چەوساوەکان ڕزگار دەبێت. لە ڕاستیدا ئازادی سیاسی تەنیا ڕێگا بۆ وشیاربوونەوە و تێگەیشتن و خۆڕێخستن خۆش دەکات و هەلو مەرجێکی گونجاوتر و لەبارتر بۆ خەباتی ئەو چینە دەرەخسێنێت. خەبات لە ڕێگای ڕزگاری یەکجاری ینی لە ڕێگای هەڵوەشانەوەی نظامی سەرمایه‌داری و دامەزراندنی نظامی سوسیالیستی خۆش دەکات، چونکە لە ڕاستیدا هەتا چەوسانەوەی ئینسان بەدەستی ئینسان مابێت، هەتا ئەو جیاوازیە چینایەتیە قوڵە لە نێو کۆمەڵدا مابێت، هەتا چینێک خاوەنی هەموو سەروەت و هەموو دەسەڵاتێک بوت و زۆربەی کۆمەڵیش ناچار بەندەست و خزمەتگوزاری ئەو بن، ناتوانین بڵێن کە کۆمەڵگا ڕزگار بووە و خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە مافی ڕەوای خۆیان گەشتون. ئازادی سیاسی دەتوانێت و دەبێت ڕێگا خۆشکری ڕزگاری و ڕێکخستن و خەبات بۆ دنیای سوسیالیستی بێت. بچین ناوبڕێک ببینین کوڵناس دواتر دێنەوە نامەیەکی بینەرێکی ترمان دەخێنینەوە. فەرموو. بینەرێکی خۆشەویستمان بە ناوی سەردار عەلی لە شاری سلێمانیەوە وەرگێڕراوێکی بابەتێکی تەنزامێزی زیندەیار سەمەد بێهرەنگی بە ناوی ئاغای چۆغ بەختیار بۆ ناردوین بە سپاس لە کاک سەردار کورتکراوێکی بڵاو دەکەینەوە. بەڵێ کاک سەردار عەلی نووسیوێتی هەر ڕووداوێک ڕوو بدات، هەر بەڵایەک نازڵ بێت، هەر کەس بێتە سەرکار لە هەموو حاڵەتێکدا ئاغای چۆغ بەختیار بە خەیاڵی دانایەت و بەو مەرجەی کە زیانێک بە ئەو نەگەێنێت و کارێکی بەکاریەوە نەبێ و شتێک لەو کەم نەبێتەوە. ڕئیسێک باشە کە چاوپۆشی لە نەبوونی ئەو لە دایرە بکات و
ماساوگرتنەوەکانی بە حسێبی خزمەتی ڕاستگویانەی ئەودا بنێت. ژیانی ئەو وەکو حەوزێکی مندوایە بە هیچ قیمەتێک حاضر نییە بەردێک پێوێتە ناو ئەو حەوزەوە و ئاوەکەی پشڵەژێ. بەنی ئادەمێکی بێکێشەیە ئامادە نییە تەنانەت لەگەڵ مێرولەیەکیش تووشی کێشە ببێت. بەیانیان لە خەو هەڵدەسێ و لەگەڵ هاوسەر و مناڵەکانی بەرچایی ئەخوات و دەچێت بۆ دایرەکەی. تەنانەت ئەگەر لەگەڵ بەقاڵ و قەسەبی گەڕەکەیان سڵام و چاکوچۆنی گەرم و گۆڕ دەکات بۆەوەی کە لە پەیگرانی پێنەفرۆشن و گۆشتی بە ئێسقانی پێ بدەن. ئەو لەسەر ئەو باوڕەیە کە لە دایرە نابێ قسەیەک لەسەر قسەی ڕێز بوترێت و ژانە سەر بخۆڕقێت. کاری دایرە لە ڕوانگەی ئەوە پوڵ دەرهاوردنە بۆ ئەوەی کە ژیانی بەڕێوە بچێت کەوایە چه باشتر کە لەگەڵ هیچ کەسێک قسەی تێک نەگیرێت و ئارامی ژیانی تێک نەچێت. بەڵێ ئەو ژن و منداڵەکەی زۆر خۆشتەوێ و بەردەوام ترسی لەوەیە کە نەکات بەڵایکیان بەسەر بێت یان بێسەرپەرست بمێنەوە. مەترسیەک کە بەردەوام لە دڵیدایە ئەوەیە کە نەکا لەگەڵ ڕئیسەکەی تووشی کێشە بێ و لەسەر کار لا ببرێت و بنەماڵەکەی لە برسیتیدا بمرن. ئاغای چۆخ بەختیار زۆری ڕەنجکێشاوە بەڵام نەوەکو گالیلە و سادقی هیدایەت. ئەو ڕەنج دەکێشێت کە بۆچی فڵانە هاوپۆلەکەی پلێک لەو بانترە یان بۆچی ئاوەڵزاوەکەی ماڵێکی دوونهۆمی هەیە و ئەو ماڵەکەی یەکنەهۆمیە. گەورەترین ئاواتی ئەوەیە کە ماشێنێکی سەواری لە جۆری فلۆکس واگۆنی هەبێت و لە ئیدارەکەیەوە ڕابگوزرێ بۆ تارانی پایتەخت بۆ ئەوەی کە بە ئاواتیشی بگات بە مافی خۆی دەزانێت کە ماستاو بۆ کەسی سەرەوەی خۆی بکات و کاتێکیش خێزانی ڕئیسەکەی منداڵی بوو دیاردیەکی بۆ بات بۆ ماڵەوە. پێش ئەوەی زەماوەند بکات جاروبار پەیکێکی لێدەدا بەڵام دوای ئەوەی کە ژنی هێنا ئەوەی لێ قەدەغە کرەوە ئێستا لە دایرەوە یەکڕاست دەگەڕێتەوە ماڵەوە. ئێواران جاروبار لەگەڵ هاوسەرەکەی دەچێتە سینەما. ئەم جوانە لایەنگری سەرسەختی فیلمی ئێرانین. ئەوان دەڵێن فیلمی ئێرانی هەرچەندە بێبایەخیش بێت بەرهەمی وەتەنی خۆمانە بۆچی پارەکەمان بڕژێنێ گیرفانی خارجیەکانەوە. بەڵێ ژنەکە هەوڵ دەدات وەکو ئەکتەرەکانی وڵاتی خۆمان خۆی برازێنێتەوە و جلد کاتەبەری لە ماڵەوە بە کەوشی پاشنە بڵیند بە ڕێگادا دەڕوا و شۆرتی تیبی بەکاردێنێت. مناڵەکانی تەنیا فێری فارسی دەکات وا دیارە هەر دووکیان لەسەر و باوەڕەن کە بە تورکی قسەکردن تایبەت بە کەسی نەخوێندەوار و دواکەوتووە. جاروبار قسەیەکیش لە پزیشکی بنەماڵەی دەکەن هەڵبەت ئەو پزیشکی کە مەتەبەکەی لەسەر کۆڵانەکەی خۆیانە بەردەوام دەچنە لای کە کاکی دکتۆر مناڵەکەمان سەری دێشێ ئاسپرین پێدەدەن یان ساریدۆن. سەرگەرمیەکەی هەر ئەوەیە بەڕواڵەت کاتی نییە بۆ ئەوەی کە کتێب خوێنێتەوە جگال لەوە دەشڵێت کە لە ناو کتێبەکاندا بیر و بۆچوونی دژبەیەک هەیە کە بێکەڵکن و تەنیا دەبنە هۆی ژانەسەر. بەڵام جاروبار گوڤارێکی حوتوانە دەکرێت چونکە لای وایە بۆ سەرگەرمی باشە و شتێکی بۆ فێربوون تێدا هەیە. ژنەکەی لە لاپەڕەی مۆد و جلوبەرگ و خۆشی لە لاپەڕەی جەدوەلی وشەی یەکتربڕ کەڵک وەردەگرێت. راپۆرت سەبارەت بە ژیانی ئەکتەرەکانی سینەماش دەخوێنێتەوە. بێ ئەم لەو ئەولا مەسەبیان قبوڵە ئامادەنین تەنانەت لە بچووکترین بەشیشی گومان بکەن بەڵام بەم حاڵیشەوە تەنیا ڕۆژەکانی 90 تا 20 ڕەمەزان بە ڕۆژوو دەبن و نوێژ دەکەن. هەمومان ئاغای چۆخبەختیار دەناسین و دیومانە دەراوسێمانە و ژیانێکی بێژانە سەر تێپەڕ دەکات و خۆی بە کەسێکی بەختەوە دەزانێت. دوای ناوبڕێک دەگەڕینەوەلاتە. گوڵناسبینەرێکی یازیزمان بە نازناوی سۆمال لە نامەیەکدا پرسیاری کردووە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە کۆمەڵگای کوردستان کۆمەڵگایەکی سونەتیە بە بڕوای ئێوە لە دوا ڕۆژی ئەم کۆمەڵگایەدا بە پێشبینی ئێوە کام ئایدۆلۆژی دەتوانێت دەوری کاریگەری لەسەر ڕووداوەکانی دواڕۆژی کوردستان هەبێت. سۆمای بەڕێز بە بڕوای ئێمە کۆمەڵگای کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی بەرنامە و داخوازیەکانیەوە نەک ئیلزامەن لە ڕووی ئایدۆلۆژیەوە بەرەو ڕەوتێکی چەپ دەڕوات. ڕێباز و بەرنمەیە کە هێزی چەپ لە کۆمەڵگای کوردستاندا پێی لەسەردا دەگرێ و لە ڕووی ناوەڕۆکەوە بە شێوەیەکی بەربڵاو نوێنەرایەتی ویست و ئاواتەکانی زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان دەکات.
کۆمەلگای کوردستان بۆ نمونە لە ساڵی 1950 هەتاوی کە شۆڕشی گەلانی ئێران لە ئارادا بوو زەرفێتێکی باڵای لە لایەنگری لە هێزە چەپ و ڕادیکاڵەکان لە خۆی نیشاندا. ئەم بارودۆخە ڕێگەی نەدا بۆی کە هێزی کۆنەپەرست و دواکەوتوو لە کوردستان پێگەیەک بەدەستێنێت. کۆمەلگای کوردستان بە درێژایی ئەم ساڵانە لەم بابەتەوە بەرەو دواوە نەگەڕاوەتەوە بواری هەڵسوڕانی هێزی چەپ و ڕادیکاڵ تێیدا بەرینتربەتەوە. بە درێژایی ئەو ساڵانە خەڵک لەوانەیە جاروبار تووشی بێهیوای بوون بێدەنگ بوو بێن، بەڵام سۆز و خۆشەویستی خۆیان بۆ هێزی چەپ و ڕادیکاڵ لەدەست نەداوە. لە ڕووی داواکاریەکانیانەوە لە ڕووی تەوەقعاتیانەوە بۆ ژیانی دواڕۆژ بەرەو دوانە چوون، بەڵکو ئەم کۆمەلگایە لە هەموو ئەو بابەتانەوە بەرەو پێش هاتووە. خەڵکی کوردستان ئەمڕۆکە بە هیچ شتێک کەمتر لە ناوچوونی ئەم هەڵاواردن و سەمەی کە لەسەر شانیان قورسایەکات ڕزایەت نادەن. یەکسانی ژن و پیا و ئامانجێکی جێکەوتووی ناو ئەو کۆمەلگایە کرێکار لە کوردستان بڕوا بەخۆی پەیدا کردو و ویست و داخوازەکان و خەباتەکەی ئێعتبارێکی کۆمەڵایەتی بەدەستێناوە. ئەمانە ئەگەر مەجال پەیدا بکەن بارودۆخێک دەخڵخەیە کە بە هیچ شێوەیەک کەمتر نابێت لەوەی کە لە ساڵی 1357 و 58 لە کوردستان هاتە ئاراوە. لەو ساڵانەدا بۆ نمونە ڕەوتی ئیسلامی هەم کەسایەتی پێویستیە بوو، هەم پشتیوانی سەراسەری لەگەڵ بوو و بە هەموو شێوەیەک یارمەتی دەدرا. بەم حاڵەشەوە نەیتوانی ڕیشەدا بکوتێ و بەرە پەیدا بکات. لەگەڵ کرانەوەی کەش و هەوای سیاسی بە هەر هۆکارێک کۆمەلگای کوردستان هەموو ئەو زەرفیەتانەی تێدا دەبوژێتەوە. خەڵکی کوردستان ئەوە دەزانن کە بەبێ گۆڕانکاری بنەڕەتی و دموکراتیک لە مەرکەزی ڕزگاریەکی سەقامگیر لە کوردستان بە تەنیا مەیەسەر نابێت. هەر بۆیە ئێمە لامان وایە خەڵکی کوردستان هەوڵ دەدات بۆ ئەوەی کە هاوپەیمانی شایستەی خۆی لە ئاستی سەراسەریدا بدۆزێتەوە. بە بڕای ئێمە خەڵکی کوردستان ئەو هاوپەیمانیە سەراسەریەی خۆیان نە لە ناو لیبراڵەکانی ئێران کە هەستێکی بەهێزی شڤنیستیان تێدایە و نە لە ناو لیبراڵە مەسەبیەکان کە ڕۆژێک لە ڕۆژان خۆیان دەستیان لە سەرکوتکردنی خەڵکی کووردا هەبوو نادۆزنەوە. هێزی چەپ و ڕادیکاڵی ناو کۆمەلگای ئێران هاوپەیمانی ڕاستەقینە و بێڕاڕایی خەڵکی کوردستان دەبن بۆ ڕزگاری لە هەموو سیستەمێک. لە وەڵامی پرسیارەکەتاندا بە کورتی ئێمە لامان وایە ئاراستەی کۆمەلگای کوردستانی ئێران بەرەو هاوپەیمانی لەگەڵ هێزی چەپ و ڕادیکاڵ و سەراسەری لە پێناو ڕوخاندنی کۆماری ئیسلامی دەبێت. دەیشەوان تابێیان نۆباوانمیە فکیریم جێلاتنیە خواڕۆحیە ڕێوانمیە هۆ نازاری گیان خاکیە بەری پاتنیە جابورە یانەکەم ئای بەدڵی نێواییە دەیبورە یانەکەم خوا بەدڵی نێواییە من چنیە ومەکەر و باوانمیە دەی خەیاڵیە ئاشناییە خوا چنیە ومەکەر و وەشی لەری گیان دەی خەیاڵیە ئاشناییە. بەڵێ بینەرانی خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیە ئێمە و بینەران زۆر سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون. چاوەڕێی نامە و ئیمەیل و پەیوەندی تەلەفۆنی ئێوەین بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان پەیوەندیمان پێ بکەن و حتمما ڕاوبۆچوونەکانتان باس بکەن. بەڵێ ئازیزان سپاس بۆ ئێوەی خۆشەویست کە بە حوسڵەوە گوێ لەم بەرنامەیە دەگرن و هەموو هەفتەیەک ئێمە دەبینە میوانی ماڵەکانتان. سپاس ماڵاوە.